لە دیوانی پارێزگای هەڵەبجە دەستەی نوێی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە دەست بەکار بوو کە ژمارەیان لە 13 بەڕێوەبەری گشتی و نوێنەری سندیکاکان پێک دێت. معلومی جەناب تا ئەم مەراسیمەنیش بەڵگەیە لەسەرەوەی کەوا نەمانێ ئەڵاو فەراغی ئیداری دروست بێ و ئەوەی لە توانامان بێ سەلیقە و عەقڵمان پێشکا بێت کاری باشمان کردو بۆ شارەکەمان و بە واجبی خۆشمان لا نورید منکم جەزاء ولا شکورا ئێمە واجبی خۆمانمان زانیوە چونکە خەڵکی شارەکەین و خزمەتی شارەکەی خۆمان و خەڵکی شارەکەی خۆمانمان کرد. سەرجەم ئەندامە نوێیەکانی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە یەکێتین و بەڕێوەبەری گشتین لە سەدا 75 شوکار و بڕیارەکانی شارەوانی بەو ئەنجومەنە دەکرێت. لەناو مرکزی پارێزگا بەڕێوەبەرایەتی گشتیەکانە ئەو بەڕێوەبەرایەتی گشتیانە بەڵێ ئەبنە ئەوانەی کە زیاتر پەیوەندیدارن بە شارەوانیەوە ئەبنە ئەندامی ئەنجومەنی شارەوانی بەڕاستی زۆر گرنگە چکە ئێمە ڕۆژانە زۆر پێویستیمان بە تاپۆ هەیە پێویستیمان بە کشتتوکاڵ هەیە پێویستیمان بە بەڕێوەبەرایەتی سەرجەم پێویستیم هەرچەند ئێمە پێشتر بە هەماهەنگی کارمان کردو بەڵام وەکو ئەوە نابێ ئەو بەڕێزانە ئەو بەرپرسی فەرمانگانە ئەندامی ئەنجومەنەکە بن لە نزیکەوە ئاگان لە ئیش و کارەکانی ئێمە ئەبێ. لە ساڵی 2012 هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان نەکراوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش دەبێت ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکان بگۆڕدرێن. هەڵەبجەش کۆتا شارەوانی بوو دەستەی نوێی ئەنجومەنەکەی دیاری کرد کە سەرجەمیانێکێتین و ڕەچاوی پشکی حیزبەکان نەکراوە. جەگری پارێزگاریش دەڵێت بەڕێنمایی لە ئەنجومەنی وەزیرانەوە دەبێ بەڕێوەبەرە گشتیەکان و نوێنەری سندیکاکان پێک بێت. پێشووتر هەڵبژاردن بوو لە ساڵی 2000 کێ دەرچوو ئەوە دانرات ئەیکینا ڕێنمایی نەبووە پێشتر کە لایەنە سیاسیەکان پشتی خۆیان بنێرن. ئێستا ئەو بەڕێوەبەرە گشتیە پشتی هەر لایەنێک بێت ئەوە بێتە با بڵێن ئەندامی ئەنجومەن بە نمونە مەسەلەن لە هەڵەبجە هەندێک لە بەڕێوەبەرە گشتیەکان سەر بە لایەنی دەسەڵات نین یا سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان نین بەڵام ئەندامی ئەنجومەن. ماوەی 22 ساڵ ئەندامانی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە کارەکانیان ئەنجام داوە وەک خۆیان دەڵێن نانێشتووە بۆشایی ئیداری دروست ببێت. لە بەرامبەر کارە دڵسۆزیەکانیان پارێزگار و شارەوانی خەڵاتی ڕێزلێنانی پێشکەش بە دەستەکەی پێشوو کرد. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.